ئازیان و خۆشەویستان سڵاوتان لە بێم کاتتان باش من ڕانکۆ بەکرد بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشەکەم بۆ ئەمڕۆ پرسێکی جیاوازمان هەڵبژاردووە بۆ ئەمڕۆ گفتوگۆکی نەبارەی ئەوەی کە چێژی ئینسان لە چیدا لە سەردەمێکی پڕ لە جەنجاڵیدا ئایا مەتوانین ساڵ بین بەسەر ئارامی دەرونی خۆماندا گفتوگۆی ئەم پرسوباساکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەبین ئەحمەد ڕووناکبیر دکتۆر سڵاو لێبێ بەخێر بێ سەرچاو زۆر بەخێر بێ دکتۆر چێژی ئینسان لە چییە؟ چۆن نەتوانێت توانین ئێمە پێناسە بۆ چێژ بکەین؟ زۆر سپاس بۆ ئێوە کاکڕانکۆ و جەژنی بینەرانیشتان پیرۆز بێ جژنی قوربانیان پیرۆز بێ. بەڕاستی ئێمە دەتوانین لە دوو ڕوانگەوە باس لە چێژ بکەین لە ڕوانگەیەکی بایۆلۆژیەوە و لە ڕوانگەیەکی ئینسانیەوە ئەوەی پێوترێ ئەنترۆپۆلۆژی. لە ڕوانگە بایۆلۆژیەکەوە ئێمە چەند هۆرمۆنێکمان هەیە بۆ چێژ کە بایۆلۆژی و زانستی پزیشکی و زانستی دەروونناسی پشتیان پێبەستێ. یەکێک لەو هۆرمۆنانە پێوترێت دۆپامین، یەکێک کە پێوترێت سیرۆتۆنین، یەکی کە پێوترێت ئۆکسیتۆسین. ئەم هۆرمۆنانە ڕۆڵی سەرەکیان هەیە لەوەی کە چێژ بدەن بە ئینسان. جا بایۆلۆژی ئەم چێژانەی دابش کردو بۆ چێژی کورتخایەن و چێژی درێژخایەن. ئێمە لە کاتی دەردانی هۆرمۆنی دۆپامیندا چێژێک وەردەگرین بۆ نمونە لە ئالوودەبوویەکی مادەی هۆشبەر کاتێک کە مادە هۆشبەرەکەی وەرەگرێ چێژێک وەرەگرێ لەو مادەیە. لەم کاتەدا هۆرمۆنێک بە ناوی دۆپامین دەڕژێ. ئەم هۆرمۆنە کێشەی ئەوەیە زوو تۆلەرەنس دروستەکە بۆ ئەو مادەی کە کەسی بەکاربەرێ خوا یا بۆ ئەو دۆخەی کە کەسی بەرامبەرتیایەتی کە لە جاری داهاتوو بە هەمان دۆز و بە هەمان جورعە و بە هەمان هۆکار لەوانەیە نەگاتە ئەو چێژەی کە جاری یەکەم پێگەیشتووە. توشبوانی مادە هۆشبەرەکان زۆر باش لەمە تێدەگەن. چێژێکی کەمان هەیە پێ دەوترێت چێژی سیرۆتۆنین. چێژی سیرۆتۆنین بەوە لە چێژی دۆپامین جا ئەکرێتەوە کە لە بایۆلۆژیا وەک هۆرمۆنی خۆشبەختیش ناوی لێ ئەنرێ وەک هۆرمۆنی خۆشبەختی باسی لێ ئەکرێ. لە سیرۆتۆنیندا تۆ پێویستە بە مادەی دەرەشی نییە بۆ ئەوەی کە بڕژێ. دۆخی مرۆڤەکە لە ناوەوا دەکە ئەم هۆرمۆنە بڕژێ. این مرۆڤەکە دەگاتە حاڵەتێک دەگاتە دۆخێک کە خۆی بۆ خۆی لە ئارامەیەکی وایە کە ئەم هۆرمۆنە دەڕژێ. جیاوازی سیرۆتۆنین لەگەڵ دۆپامینە ئەوەیە کە سیرۆتۆنین مودەکەی زیاترە و پێویستی بە فاکتەرێکی دەرەکیش نییە تا ئەم چێژە بۆ کەسی ئەو کەسێک کە ئەم مادەی بۆ ئەڕژێ بیڕژێ. بۆ نمونە توشببوویەکی مادەی هۆشبەر لەگەڵ ئینسانێک کە گوێ لە مۆسیقایەک دەگرێت. هەمان چێژ لەوانەیە برن لەوانەیە ئەوەی کە گوێ لە مۆسیقاکە ئەگرێت چێژەکەشی زیاتر بێت. جیاوازەکان لێرەدایە کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکە ڕوبەڕووی دوو کێشە دەبێتەوە. یەکەم کێشەی ئەوەیە کە جاری دووهەم بە هەمان جۆر ناگاتەوە هەمان چێژ، دووهەم کورتخایەنە پێویستی بە فاکتەرێکی دەرەکی بوو چێژەکەش کەم خایەنە جاری داهاتوو دەبێت جورعەکەی زیادکە. بەڵام کاتێک یەکێکە لە ئەنجامی گوێگرتن لە مۆسیقایەک یا بۆ نمونە ئینسانێکی ئیماندار گوێ لە قورئانی پیرۆز دەگرێت، ئینسانێکی مەسیحی گوێ بۆ ئامۆژگارەکانی پێغەمبەرەکەی دەگرێت، مەسیح ئینسانێکی یەهودی گوێ بۆ ئامۆژگارەکانی تەلمود دەگرێت سیرۆتۆنین دەڕژێ. ئەم سیرۆتۆنینە زیاتر خودیە پەیوەندی بە خودەوە هەیە. چێژێکی دیکەمان هەیە لە ڕێگەی هۆرمۆنێکی دیکەوە دەڕژێت کە پێویستی بە فاکتەرێکی دەرەکی هەیە بەڵام فاکتەرەکە ئالوودەکەر نییە. ئەویش ئۆکسیتۆسینەکە لە دایکایەتیە زۆر جار دەڕژێت. کاتێک دایکایەتی بۆ کۆرپەکەی خۆی دەکا و شیری دەداتێ ئەم هۆرمۆنە دەڕژێ. ئەم هۆرمۆنە دوو کاری سەرەکی هەیە. یەکەم چێژێک دەدا بە دایکەکە، چێژێکی لە بن نەهاتوو کە زانایان پێیان وایە لە چێژی سیرۆتۆنین زیاترە، دووهەم وا دەکا کە مەمکی ئەو دایکە پڕ بێ لە شیر و ئەو مەمکەی کە پڕ بووە لە شیر بە ئاسانی بێتە دەرەوە بچێ بۆ منداڵەکە. لە ڕووی بایۆلۆژیەوە ئێمە ئەم جۆرە چێژانەمان هەیە. بەڵام لە ڕووە ئەنترۆپۆلۆژیەکەوە ئێمە تا ئێستا ناتوانین چێژ پێناسە بکەین. چێژ لەگەڵ خۆشببختی تێکەڵ دەگرێت. هیوادارم بتوانم لە پرسیارەکانی داهاتوو زیاتر من لەسەر دیوە ئەنترۆپۆلۆژیەکەی بۆستم، لەسەر دیوە ئینسانیەکەی خۆشببختی چێژ ئارامی و دەرونی ئینسان بۆستم. بەڵام هەر پێم خۆش وەکو بۆدێکی زانستی ینی بۆی ئینسان بزانێت چێژ چییە وەکو تۆتی ئەمە لەسەر دیوەکەی تری قسە دەکەین. دکتۆر ینی دەمێت کەسێک بکەیتەوە ێستا لەم ڕۆدا لەسەر دەمێکی پڕ لە جەنجاڵیدا دەڵێ ئارامیمان نەماوە، ئارامی دەرونیمان شێواوە، دەروونمان جەنجاڵە. ینی ئینسانەکان زۆرێکیان لە دۆخێکی کە ئابەیان بەڵام هەندێکیان تەنانەت هۆکاری کە ئابەکەی خۆشیان نازانن. ئێمە لەم سەردەمەدا ئەتوانین بە دوای جۆرێک لە ئارامی دەرونی خۆماندا بگەڕین؟ بە دڵنیایی ئەمە پرسیارێکی قورسە
و پرسیارێکیشە پرسیاری هەموو مرۆڤێکە لە یەکەمین مرۆڤی سەرم ئەرزە تا ئاخرین مرۆڤی سەرم ئەرزەم پرسیارە لە خۆی دەکات و کەسیشی ناگاتە نەتیجە و باروتی ئەم تۆپخانەیە خوا خۆی دابینی کردو خۆی وای دروست کردوین کە نەگەینە نەتیجە لەگەڵم باسەیە بەڵام من پێم خۆشە بۆچوونی فەیلسوفێکی پرۆتستانتی لۆتەری بە ناوی جۆهانس تلچ کە لە کۆتایی هەشت سەیەکانە ژیاوە بخەمە ڕوو تیۆریایەکی هەیە بە ناوی ئەڵتیمەیت کۆنسەرن بە ناوی نیگەرانی ناکۆتا تلچ پاول جۆهانس تلچ پێی وایە هەر مرۆڤێک نەگا بە لوتکەی نیگەرانی ناکۆتا ناتوانێت مرۆڤێکی خۆشبەخت بێ و پێی وایە کاری پێغەمبەران هەمویان لەمە زیاتر نەبووە کە هاتوون ئێمە بگەێنن بە لوتکەی نیگەرانی ناکۆتا تیۆریاکە بەم شێوەیە the state of being ultimately concerned لوتکەی گەیشتن بە خەمی ناکۆتا بۆ نمونە من و جەنابەت دنیایەک خەممان هەیە لەم دنیای خەمی مناڵەکانمان خەمی خۆمان خەمی داهاتوومان خەمی کارەبا خەمی ئەو لەم باشووری دنیاە بژی کە جاران پێی دەگوترا جیهانی سێ خەمەکان بە دڵنیایی زیاترە بن خەمی ئاو خەمی کارەبا خەمی مەعاش ئەم خەمانە هەن بەردەوام خەمی مەعیشەت خەمی کولەمەرگی ژیان ئەم خەمی شەڕ خەمی بەڵام بەلای تلیچەوە ئەم خەمانە هیچیان خەمی ناکۆتانین خەمێک خەمی ناکۆتایە کە مرۆڤ وا لێ بکە بجوڵێ مرۆڤ وا لێ نەکا لە شوێنی خۆی ئەوەی جەناب فەرمووت کە ئابە بیگرێت لە شوێنی خۆی وای لێ بکە کە واداری بکان نەجوڵێ عارفانی ئێمە شاعرانی ئێمە ئەم جۆرە خەمەیان ناوناوە خەمی سەوز من کە تیۆریاکەی جۆهانس تلچم خوێنەوە بیری شعرێکی مەحویم کەوتەوە ئێمە لای مەحویش بە پێ ئەوەی جۆهانس تلچی ناسی بێ هەمان تیۆریا هەیە عجیبم دێ لە عەقڵی ئەو کەسەی وا تێدەگا مەردە کەچی وەک خان و خانم دائیمەن بێ ئێش و بێدەردە بە پیری مەرگەوە فەرسەخ بە فەرسەخ ڕۆیون مەردان ئەوەی باکی لە مردن بێک دیارە بڵح و نامردە لای مەحوی لوتکەی خەمی ناکۆتا مردنە و لای جۆهانس تلچیش هەمان شتە تلچ پێی وایە ئێمە ئەگەر لە مردن تێنەگەین ناتوانین لە لوتکەی خەمی ناکۆتا تێبگەین و ئەگەر نتوانین لە لوتکەی خەمی ناکۆتا تێبگەین ناتوانین لە بەختەوەری تێبگەین تلچ پێی وایە مهمترین شتێک مرۆڤ ببەستێتەوە بە ژیانەوە وای لێ بکا بجوڵێ مردنە و بەشی زۆری حەکیمانی دنیای ئێمەش هەمان بۆچوونیان هەبوو کە پێغەمبەران بەڵێ کۆمەڵێک یاسا و زەوابیتی ئەخلاقی لە ناو دینەکانە هەیە بەڵام ئەکرێ ئینسانێک بێدینیش بێ و یاسا و زەوابیتی ئەخلاقیش ڕعایەت بکە وەکو بەرتران ڕەسل ئەکرێ ئینسان ئەیثستیش بێ دینیشی نەبێ و ئینسانێکی ئەخلاقیش بێ بەڵام حەکیمانی ئێمە و من زۆر قەناعەتم بەم باوەڕە هەیە دوو کاری سەرەکیان پیان وایە دوو کاری سەرەکیان هەبوو پێغەمبەران یەکیشان خوددا مەسەلەی خوددا دووهەمیان مەسەلەی مردن بەداخەوە ئەمڕۆ کە ئێمە سەیری دنیابینی دینی خۆمانەکەین و دنیابینی ئینسانی خۆمانەکەین تەنانەت خەمێکی ناکۆتایی وەک مردنیش کراوە بە خەمێکی مادی کراوە بە خەمێک ئای تۆ لە گۆڕەکە چۆن تعزیب دەدرێی ئای تۆ لە گۆڕەکە کە هاتن چیت لێ دەپرسن ئای تۆ بەردەوام ئێمە نەبەستراوینەتەوە بەڕووە ناکۆتاکەی مردنەوە ئایا پاش مردن چی دەبێت ئێمە بە چۆ دەگەین ڕوانینی ئێمە بۆ دوای مردن چییە؟ ئایا ئەو هەستانەی کە ئێستا هەمانە فعلەن لە دوای مردنیش هەمان هەستمان هەیە لوتکەی خەمەکانی ئینسان بەڕاستی ئەگەر ئینسان زۆر لەگەڵ خۆی بڕوە ئەم خەمەیە خەمی هەرە گەورەکە خەمی ئەو دیوبوونە ئێمە لە دوای بوون بەکوێ دەگەین هیچ مرۆڤێک هیچ بوونەوەرێک نییە لەم دنیاە پێی خۆش بێ بیاوێ نەمێنێ بەڵام حقیقەتێکیش هەیە کە 100% هەمومان پێمان وایە کە ڕۆژێک لە ڕۆژان نامێنین و کەسیشمان لەو دی و مردنەوە ناتوینێتەوە بزانین ئەو دی و مردن چی لێیە و ئێمە بەکوێ ئەگەین لەو دی و مردنەوە بەشێک لەوەی کە دین گرنگە بۆ مرۆڤ جوابی هەنێ پرسیاری زۆر بە هەرزانی دەداتەوە بۆ ئەوەی لە پاش مردن چی ڕوو دەدا مرۆڤ لە پاش مردن چی دەگا مرۆڤ ینی خەمەکانی مرۆڤ لە پاش مردن چیان لێ دێت ئایا ئەو خەمانەی کە لێرە هەبوون لەوێ لە چه فۆرمێکە ئەگە پاش مردنێ هەبێ بە ئینسان بگاتە ئەوەی کە بە دڵنیایی پاش مردنی هەبێ ئەو خەمانە چیان لێ دێ بە بڕوای من لێرەوە نیگەرانی مرۆڤ لە ژیان ئەبێ لێرەوە دەست پێ بکە هەر مرۆڤێک نەگا بە لوتکەی خەمی ناکۆتا ناتوانێت بگا بە بۆی کە مرۆڤێکی بێخەم بێ مرۆڤێک پێکە لەم دنیای بتوانێت بە ئازادی بجوڵێ دکتۆر ئەمە بە هیچ پیشاندانی ئەم ژیانە نییە ئەوەی کە ئینسان ئەم ژیانی بەلاوە زۆر هیچ بێ و زۆر خەمی نەبێ و تەنها خەمی ئەو لای هەبێ و خەمی دیوێکی تری هەبێ و ینی زۆر لە شاعرانیش ئەمان لە هەستەکانیانە دەربڕێر بۆ باسی مەحوید کرد تا سەر نەبووتە کۆ لە دنیادا تۆ شەقی هەرم شەقە بەکارەکەەوە هەڵدرێت لە هیچ یعنی ئەکری ئێمە ئەم دنیای خۆمان بە هیچ پێناسە بکەین بە هیچ ببینین
بەدڵنیایی ناکرێت کاک چەنە مەحوی زۆر ئەو هیچەی بۆ مانایە نییە کام دنیای هیچە مەبەستی لە ڕوانینمانە بۆ ئەو دنیا هیچەکە جاری وایە بە کاتی بۆمان دروستە بێت. هەر مەحوی با بە بیتێکی مەحوی من جواب بەمەوە ئەڵێ لە سوقی دەهردا دوکانی هەر کەس مدەتی عمرە گوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵی مەخلوق نەقدی ئێمە کاشی ئێمە ماستەرکاردەکەی ئێمە لەم دنیاە ئەو مدەتە عمرەیە کە پێمان درراوە ئەوی تری هەمووی لە دەرەوە دێ ئەوەی کە هەیە و باقیە و ئەمێنێتەوە مدەتی عمری ئێمەیە کە لەگەڵی ئەژین عمر لە زمانی عەرەبیا لە ئیعمارەوە هاتووە یعنی ئەوەی تۆ بینای دەکەی ئەکرێ ئێمە هەمومان زیندوو بین بەڵام هەمومان وەک یەک ناژین بەکتریایەکیش زیندووە بەڵام مهم ئەوەیە ئێمە ئایا ئەم پرسیارە بکەین دەژین ژیان چییە و لە ناو ژیانە ئایا ئەم ژیانە ئێمە ئەشێ بە هیچ تەماشایکەین بەدڵنیایی نەخێر ینی من لە هەوادارانی ئەو بۆچوونەی دکتۆر محەممەد ئیقباڵی لاهوریم کە پێی وایە نابێ مرۆڤ و ژیانەکەی بە هیچ تەماشا بکرێ فەلسفەی خود لای دکتۆر محەممەد ئیقباڵی لاهوری دکتۆر محەممەد ئیقباڵ معلومی بینەرانە ئینسانێکە هەم ڕۆژهەڵاتی ناسیوە هەم ڕۆژ ئاوای ناسیوە پرۆفیسۆری کامبریجە فەیلسوفێکی گەورەیە کە غەربی خوێندوتەوە هیگڵی خوێندوتەوە بیتێکی زۆر مەشهوری هەیە ئەڵێ منکەرە حەق نەزدە مۆلا کافر است منکەرە خود نەزدە من کافرتر است ئەڵێ ئەو کەسەی ئینکاری خواکە لای مفتی شار و لای مەلا کافرە بەڵام ئەو کەسەی ئینکاری خۆیەکە لای من کافرترە ئێمە لێرە لە مەسلەی ئەڵتیمیت کۆنسێرنە بۆ ئەوی باسەکەی من بە هەڵا نەگوازێتەوە گەڕانەوەیە بۆ خۆ ئێمە ئەبێت لە خۆمان و خەمەکانمان تێ بگەین هەتا لە خۆمان و خەمەکانمان تێ نەگەین هەتا نەگەڕێنەوە بۆ ناخی خۆمان هەتا ئیقراری ئەوە نەکەین کە ئێمە بەڵێ بوونێکی سەر بە خۆمان هەیە و بوونێکی جددیمان هەیە لەم ژیانە و بوونی ئێمە بە تەنها بە خۆمانەوە پەیوەست نییە بەڵکو بە خودداشەوە پەیوەستە و چەندێک ئێمە عاشقی ئەم بوونین خوددا ئەوەندە عاشقی ئەوە بوو کە ئێمە بێنێتە ناو ئەم بوونە ئێمە ناگەینە نەتیجە من لەگەڵ ئەو بۆ چوونە تەسەوفیان نیم کە مرۆڤ و ژیانەکەی بە هیچ تەماشاکە بەڕاستی لەگەڵ ئەو بۆ چوونام کە ئێمە ئەشێ لە قوڵایی خۆمانە خۆمان بدۆزینەوە دواتر حرەکەت بکەین بۆ ئەوی خوا بدۆزینەوە ئێمە کە خۆمان دۆزیەوە بەدڵنیایی ئەم پرسیارەمان بۆ دروست دەبێ ئێمە بۆ چۆ ئێمە چی ئەەکەین لێرە و بۆ چۆ ئەچین و بەدڵنیایی ئەبێ شوێنێک هەبێ ئێمە ئەم پرسیارانی لێوەربگرینەوە و ئەگەر لێرەش نتوانین جوابی ئەم پرسیارە هەر لێرە وەڵامەکەیمان دەستکەوێتەوە بۆ هەندێکشە دەربیاڵینەوە بۆ ئەولا من باوەڕم بەولایەک نییە کاک ڕانکۆ مەسلەی مرۆڤ مەسلەیەکە ئێرە و ئەولای گرێدراویەکە ئێمە لە حکمی تۆوێک داین کە ئەتەقین درەختێکمان لێ سەوز دەبێت کۆدەکانی ئەولا لە ناو خۆماندایە هەتا ئەو کۆدانە لە ناو خۆمان کەشف نەکەی نازانین ئەولامان چۆنە و ئەولایەک بەو شێوە مادیە نییە وەکو ئەحمەدی موفتیزادە باوەڕی پێی هەیە کە ئێمە بۆن منە لە جەهەنەم و لە بەهەشت لە جەهەنەم ئاگرێکی مادی وەکو ئاگرەکەی ئەم دنیا هەڵمان کڕوزێنێ و لە بەهەشت هەنارێکی وەکو هەنارەکەی ئەم دنیا بخۆین ئەولا و ئەملا هەردووکی لە ناو خۆمانە جەهەنەم و دۆزەخ هەردووکی لە ناو ئێمان هەردووکی هەن بەردەوام تیاماندا دەجوڵێن لە دنیا جەنەتی خۆ دیوە هەر کەس کە تۆ بی حازری وەختی وەفاتی هەر لە دنیا مرۆڤ دەتوانێت بەهەشتەکەی خۆی و جەهەنەمەکەی خۆی ببینێ جەهەنەمی ئینسان حرسە جەهەنەمی ئینسان تووڕەبوونێتی جەهەنەمی ئینسان حەسوودیەتی جەهەنەمی ئینسان ویستی شەڕەنگێزیەتی بۆ بەرامبەر ئەمە جەهەنەمێکە ئەم مرۆڤە بەردەوام تیا ئەسووتێ جەنەتی خۆشی دەبینێت مرۆڤ لە دنیا کاتێکە لەگەڵ ئەدەواتە بەهشتەکانە مامەڵە دەکات کاتێکە لەگەڵ ڕازگۆیی مامەڵە دەکات ناتوانێت بەهشت نەبینێ کاتێکە لەگەڵ لە قورئانی پیرۆزی شەهەمانەکە ئێمە میزانێک نییە لە ولادانرابێ ئێمە بکێشێ ئێمە کتێبێکمان دراوەتێ پێمان دەڵێن ئادەی بنووسن لێرە ئەوەی کە لە کتێبەکەتان دانوێت لە کتێبەکەتان لە دەفتەرەکەتان بینووسن لەولا ئێمە ئەوەت دەخوێنینەوە کە لێرە نووسیومانە کەواتە ئەو بەهشتە ئێمە لێرە دروستمان کردووە ئەو دۆزەخە ئێمە لێرە دروستمان کردووە خۆشبەختی و بەدبەختی ئینسانیش هەر لێرەوە سەرچاوە ئەگرێ چی لە دەفتەرەکەی هەنووسێ وەکل ئینسانین ئەلزەمناه طائره في عنقه هەموو مرۆڤێک لە گردنێتی اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا لولا ئەوەی جەنابە باسە کرد پێمان دەڵێن ئەولا شوێنی ئەوە نیە ئێمە ئیتر قرار بین ئێمە کتێبەکەی خۆمان دەخوێنینەوە ئەوەی نووسی بێتمان ئەو حکایەتە دەخوێنینەوە کە لێرە نووسیومانە ئەو حکایەتە ئەگەر حکایەتێکی بەهشتیانە بێ لە بەهشتین ئەگەر حکایەتێکی دۆزەخیانە بێ ئەگەر ساختەچێتی بێت و لە ڕووی بینەران ئەگەر قۆڵبڕین بێ ئەگەر ڕێگەگرتن بوو بێ لە خەڵک بە ناوی خودا و پێغەمبەر و حکومەت و نیشتیمان و دروشمە موزەیەفەکان
تۆ ئەوە دەخوێنیتەوە ئەمە دۆزەخێکە تۆ ناتوانانی لەولا لە بەرامبەر ئاوێنەیەکە درۆ لەگەڵ خۆت بکەیت ئەگەر مەسەلەکانی صدق و ڕازگۆیی و ئەخلاقیش بێ ئەگەر مەسەلەکانی ئەڵتیمیت کۆنسەرن بێ ئەوەی جوهان تلش باسیە کرد مەسەلەکانی ئەبەدیەت بێ تۆ لە کتێبەکەتا باسی ئەوەت کردبێن ناتەوێت بمری دەتەوێت بە ئەبەدیەت بکەیت بە دڵنیایی ئەوە دەخوێنیتەوە چیرۆکەکەی خۆت دەینووسی چیرۆکێکی سیر لە مەفاتیح الغەیبی فەخرەدینی رازی هەیە کە لە سوورەتی عەسرا باسی دەکا دەڵێ پیاوێک بەفر فرۆشە لە کوێستانەکان بەفر دێنێ لە بەغدا دەیفرۆشێ دەڕوا دەڵێ بەغدا ئەم ساڵ زۆر گەرمە تەموزی بەغدا زۆر گەرمە هەموو سەرمایەکەی خۆی دەدا بە بەفری کوێستانەکانی باکوور بۆ نمونە دەیهێنێ بۆ بەغدا لە ڕێگەی بەغدا نیوەی بەفرەکە دەتوێتەوە هاوار دەکا لە بازاری بەغدا ئەڵێ ئیرحەموا من یەذوب رأس ماله هاوار دەکا ئیرحەموا من یەذوب رأس ماله ئیرحەموا من یەذوب رأس ماله ڕەحم بەو کەسە بکەن کە نیوەی سەرمایەکەی توایەوە جونەیدی بەغدادی بەوێدا تێدەپەڕێ بە هەردوو سەری دەکێشێ بە سەری خۆیاڵە ئەیوا ئەم پیاوە لەگەڵ منێتی تەمەنمان ئەتوێتەوە ئێمە و توانەوەی ئەم تەمەنە هەمان ئەو فۆرمەیە کە ئەو مۆمە دروستەکە کە لەولا شێوە وەرەگرێت تۆ شێوە دەدەی بەم توانەوەیە ئەم توانەوەی ئەگەر بەفرەکەت لە گۆزەیە کابوو بێ شێوەی گۆزەکە وەردەگرێ ئەگەر بەفرەکە لەسەر ئەرز بێ بڵاو دەبێتەوە و شێوەی ئەو جادە و ڕێگایە وەردەگرێکە بڵاو بۆتەوەتیە ئێمەش بە دڵنیایی مەسلەی خۆشببختی وەکو ئەم پیاوە وایە کە تەمەنی بۆ نمونە بەفرەکەی هێناو لە بازاری بەغدا نیوەی لێ تواوەتەوە و هاوار دەکا نیوەکەی کەی لێ بکڕن لەبەرەوەی خەریکەوە هەمووی دەتوێتەوە ئەوەی لە سەرتاوە عەرزم کردی لە سوقی دەهردا دوکانی هەرکەس مدەتی عومرە گوهەردانە بە پشکڵدانە مەحوی مامەڵی مەخلوق ئەمە بە سوک تەماشاکردنی ئێرە نییە بەڵام لە حەجمی خۆی تەماشاکردنی ئێرەیە بە تۆ و تەماشاکردنی ئێرەیە شەمسی تەبریزی کاتێک کە دەری دەکەن بۆ جاری دووهەم ڕوو دەکاتە مەلاکانی قۆنیە دەڵێ ئێوە زۆر نادانن کە من دەردەکەن پێتان وایە ئەم پردە ڕاگوزەرەی کە پردی سیڕاتە ئەو دنیا ناودەنێ پردی سیڕات و پێی وایە پردی سیڕات هەمان ئەم دنیاەیە کە ئێمە لەسەری دەپەڕینەوە لە قیامەت شتێک نییە بە ناوی پردی سیڕات ئێمە لەسەری بپەڕینەوە و بە گوێرەی تەرمینۆلۆژی قورئان و دینیش ئێمە هیچ دلیلێکمان نییە کە لەوەی کە بە قیامەت لە قیامەتدا بەسەر پردێکا پەڕینەوە بە ناوی پردی سیڕات شەمسی تەبریزی پێی وایە پردی سیڕات هەمان دنیاکەمانە و فەلسەفەی پشت پردیش ئەوەیە کە تۆ ناکرێت لەسەر پرد ماڵ دروستکەی فەلسەفەی پشت پرد بۆ پەڕینەوەیە بۆ نەوەستانە کاتی بۆ ئەوەیە کە تۆ لە ئاوێک لە شیوێک لە دۆڵێک لە ئاگرێک ڕزگارکە کاتێک کە تۆ دێی بە سوک تەماشاکردنی ژیان لێرەوە دێ کاتێک کە تۆ دێ دەتەوێت ماڵە چێکی لەسەر پردێ دوو زیان دەکەی یەکەم ڕێگای پەڕینەوە لەوانی دیکە دەگری دووهەم شوێنێک کە شوێنی دروستکردنی ماڵ نییە تۆ ماڵت لێ دروست کردووە بە هیچ تەماشا کرد شەقێ هەڵدە لە هیچەکەی مەحوی لێرەوە دێ کاتێک تۆ دێت ئەتەوێت ڤێلایەک لەسەر پردێک دروستکەی ئەم پردە مکلفە بەڕووخان ئەوەی کە لە سەرتاوە ئەرزم کردی ئێمە تا ئێستا کەس لەو دی مردنەوە نەهاتوەتەوە باسی مردنمان بۆ بکە و دڵنیاشین ئەو حەقیقەتەی کە هەمومان لی دڵنیاین ئەوەیە کە دەمرین کەس ناتوانێت لێ ڕاکە ئەم حەقیقەتە و تلیج پێی وایە جۆهانس تلیج پێی وایە ئەم حەقیقەتەیە وا لە ئینسانەکە مرۆڤ بگاتە نیگەرانیەک کۆتاخەمێک کە لانی کەم بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم پردەدا دەکات چۆن مامەڵە لەگەڵ پەڕینەوە دەکات لەسەر ئەمەی کە تەرمینۆلۆژی دینی ئەمە ناوی پردی سیڕاتی لێنراوە ئەم هیچا کە متەسەوفین پیان وایە من لەوەدا لەگەڵ متەسەوفینی خۆمانانیم ئەهلی عیرفانی خۆمانانیم کە ئینسانیان بەکەم گرتووە ئیقبال لێرەدا نەقدیان دەکا منکری خۆشیان بوون ئەوەندە تواونەتەوە لەوی دیکەیە ئینکاری خۆشیان کردووە من لەمەدا پێم وایە کە ئێمە ئەبێ بۆ خۆمان بگەڕینەوە کە بۆ خۆمان گەڕاینەوە و خۆمان لە حکمی ئەو تۆوەدا دی کە هەڵگری درەختێکی گەورەین یعنی ئەگەر بە گوێزێک بڵێ تۆ دارگوێزێک لە خۆتا هەڵگرتووە لەوانەیە باوەڕ نەکا بەڵام کاتێک کەشی لەباری بۆ ئەسازێ و ئەچێتە ژێرخاک و کەشێکی گونجایی بۆ دروستە بێ ئەو دارگوێزە گەورەی لێ دروستە بێکە لە هەورامان هەیە بوونی ئێمەش لەسەر ئەم پردە بوونی ئێمەش لەم ژیانەدا لە حکمی هەمان ئەو گوێزەدایە کۆدەکانی ژیانێکی ئەبەدی لە ئێمەدا نووسون کۆدەکانی ژیانێکی ئەبەدی لە ناو ئێمەدا هەن گرنگەوەیە کەی ئەو کەشە دەخوڵقێ ئێمە ئەم تۆوە بخێنە ژێر ئەرز و ئەو درەختەی لێ دروست بێ هەمانە ئەسڵەن پێی ناگات لە ڕووی تیۆریەوە کانت پێی وایە سێ جۆر مرۆڤ هەن مرۆڤێکە قەنەعەتی نییە بەوەی کە خۆشببختی هەیە مرۆڤێک لە ڕووی تیۆریەوە پێی وایە خۆشببختی هەیە مرۆڤێک خۆی لەناو خۆشببختیە دەژی بە پراکتس فەیلسوفان بەشی زۆران
لە ڕێ عەقڵەوە دەگەن بۆی کە بەڵێ دەشێ ئێمە بگەین بە ستەیتێک بگەین بە دۆخێکە لەمسی خۆشببختی بکەین بەڵام مەرج نییە ئەم فەیلسوفە کە لە ڕووی تیۆریەوە پێی گەیشتووە خۆی بتوانێت لەمسی ئەم دۆخە بکە ئەوەی کە حەکیمانی دنیای ئێمە مەحوی ئەوەی جەنابە باسە کرد کەسێ بۆ خۆی لەم دۆخەدا ژیاوە بۆیە هەموو ئەوەی کە دیوێتی وەک هیچێک لە بەرامبەر ئەو کۆنسێرنە گەورەیە ئەو خەمە گەورەیە وەک هیچێک ئەم شتە بچووکەی دیوە باشە دکتۆر پرسیارەکە سادە بکەینەوە ینی ڕەنگە ئێستا گەنجێک بینەرمان بێ ینی بڵێ لە سەردەمێکی پڕ لە جەنجاڵیە من نتوانم بەختەوەری بەدەستبێنم لانی کەمەوەی کە ناوی وردە بەختەوەری بێ گەروا ناوی بەرین ینی ئەو شتە بچووکانی کە ئێمەتوانین چێژیان لێ وەربگرین بەڵام درێکمان پێ نەکردووە لە دەوروبەری خۆمان ئینسان نتوانێت لەم سەردەمە جەنجاڵێدا بۆکو دەڵێ بەشێک بۆ خۆی ببسڕێت لە بەختەوەری لە ژیان لە ژیانێکی سادە ئینسان نتوانێنی بەبێ ئەوانی تر ئەوەی کە مەحوی ڕەنگە چوو بێت لە نێو ناوی بەڵێن چوو بێتەوە ناو خۆیان هەر کەسێکی تریانەوەی کە سۆفیەکەی کە بۆ خۆی دەژی لەم سەردەمەدا ئەمەتوانینەوە بکەین زۆر قورسە لەبەر چەند هۆکارێک لە ئەدەبیاتی کلاسیکی ئێمە نمونەیەک لەسەر ئینسان دراوە زۆر جوانە کاکڵانکۆ ببوورە مرۆڤ شوپێنراوە بە شارێک لە ئەدەبیاتی کلاسیکی ڕۆژهەڵاتیە مرۆڤ شوپێنراوە بە شارێک دڵەکەی بە سوڵتانی شارەکە مێشکی بە وەزیری ئەم شارە گوێچکەکان بە جیهەتی ئیستیخبارات و چاویش بە حرەسی ئەم شارە شوپێنراوە ئێمە لە سەردەمی دیجیتەلایزیشنە شاهیدی کودەتایەکە بین کە چاو ئیکا بەسەر ئەو هەموو ئۆرگانەی ترە چاو دێت کودەتا دەکات بەسەر حکوومەتی ئینسانە هەموو زیمامی مبادری ئەم حکوومەتە وەردەگرێت و ڕوانین دەگۆڕێ دەڵێ لەمە دووە من هەم حاکمم هەم حرەسم هەم وەزیرم هەم خۆم سپای و ئیستیخباراتی وڵاتم ڕۆڵی دڵ و عەقڵ و مێشک و فکر و گوێ و هەمووی وەلادەنێت و ڕۆڵی هەموو هەستەکانی تر وەلادەنێت تۆ ئەمە دەبەستمەوە بەو ڕیڵانەی ئەمڕۆ کە لە دنیای دیجیتاڵە ئێمە ئالوودەیان دەبین تەماشاکە ئەمڕۆ ڤیدیۆی درێژ کە سەیری ناکە ئەمە ئەو کودەتایە کە چاوێکا بەسەر حکوومەتی ئینسانە بەسەر دەوڵەتی ئینسانە چاو دێت بەتەنها ڕازی نابێ بۆی کە کودەتای کردووە ئەڵێ من ڕوانینیش دەگۆڕم بینینیش دەگۆڕم بینین کورد دەکەمەوە ئێمە لە زمانی عەرەبیە شتێکمان هەیە پێوترێ نەظەر شتێکمان هەیە پێوترێ بەسەر و شتێکمان پێوترێ ڕؤیە نەظەر بینینە کاتێک چاو شتێک دەبینێ و عەقڵ لێکدانەوەی بۆ دەکا ئەمە پێی دەوترێت نەظەر سعدی شیرازی پێیتێکی ئەڵێ هەر کەسی یەک باوەڕەش گەشتی دەرنەزار دەردێلش 100 باوەڕە دیگەر بنگەری کە ڕوو لە یارەکەی خۆی دەکا دەڵێ بنازم بەو یارەکەی هەر یەک جار بە بەردەم هەر کەسێکا تێپەڕێت چاوبی بینێت لە دڵیدا 1000 جاری دیکە تێدەپەڕێتەوە بە 1000 جاری دیکە دێتەوە بە دڵیا کاتێک چاو دێت ئەم کودەتایە بەسەر حکوومەتی دڵ و عەقڵ و مێشک و لە تائیفەکانی دیکەی ئینساندا دەکا ئەم گەڕانەوەیە بۆ دڵ نامێنێ ئەو لەحزەیە تەماشای ڕێلێک دەکەیت و سکیپی دەکەیت دەڕۆی تەماشای هەمووشی ناکەیت وانە ئەمە ئەو کودەتایە کە چاو دەیکا و ڕوانین و ڕوئیەت و نەزەر و بەسەر دەگۆڕێ یعنی ئەمڕۆ مرۆڤی ئەمڕۆ مرۆڤێکە بۆچی مرۆڤێکی ڕووکەشە بۆچی مرۆڤێکە تەئەمولی نییە بۆچی ڕوئیەی نییە ڕوئیە وەک ڤیژن بەداخەوە من لە کوردیا تۆزێ ئەبێ خۆم هیلاکەم تا مانە دەقیقەکانیان دەدۆزمەوە بەڵام لە ئینگلیزی و عەرەبیا ئاسانە ڕوئیە هەمان ڤیژنی ئینگلیزیە بەڵام ئایا هەموو بینینێکی ئێمە ڤیژنە هەموو بینینێکی ئێمە ڕوئیەیە من تەماشای گوڵێک دەکەم مانگایەکیش تەماشای گوڵێک دەکا ئەوەی من لە گوڵێک دەیخوێنمەوە هەم ڕوئیەتە هەم بەسەرە هەم نەزەرە هەم بینینە وانە بەڵام مانگاکە بەتەنها گوڵێک دەبینێ و دەیخوا من لەوانەیە ئەگەر کیمیاییە بم خەیاڵم بۆ لای تەرکیبەی کیمیایی ئەم گوڵە بچێ ئەگەر شاعیرە بم خەیاڵم بۆ لای جوانی ئیستاتیکا لەم گوڵەدا بچێ وانە بەڵام کاتێک چاو دێت دەڵێ من فەلسەفەی ڕوانین دەگۆڕم نە نەزەر دەمێنێ نە بەسەر دەمێنێ نە ڕوئیەت دەمێنێ ڕۆڵی عەقڵ و دڵ هەردووکی وەلا دەخرێ چاو سوڵتەی کاملی وەرگرتووە ئەمڕۆ کاک ڕانکۆ یعنی ئێمە لە ڕابردووە دەمانوت دین بەرهێرشی فەلسەفە کەوتووە لەبەرەوەی فەلسەفە ڕۆڵی دین لاواز دەکا بە پرسیار و دواتر زانست دێ ڕۆڵی فەلسەفە لاواز دەکا بە ئیستیقرا بە تەجرەبە و دواتر ئێمە لە سەردەمێکین ئەمڕۆ دیجیتەلایزیشن مەسائلی ئەلگۆریتمی ڕۆڵی زانستیشان وەلاناوە ئەمڕۆ لە دنیایەکدا دەژین کە
دنیای بەتەنها بینینی سادەیە، دنیای سادەکردنەوەی شتەکانە، دنیایەکە کە نەزەر و بەسەر و ڕوئیەت ڤیژن و وردبوونەوەی تیانە، عەقڵ و دڵ ڕۆڵیان نییە تێیدا. ئەوەی جەنابە باسە کرد، ئایا گەنجێک دەشێت لەم دنیاە بەختەوەری دەستکەوێت؟ زۆر قورسە ئینسان تەنها لە ڕێگەی چاوە، لە ڕێگەی ئەو کودەتایی کە چاو کردوێتی بتوانێت بگاوە بەختەوەری مەسلەیەکە ئەگەر لە ڕووە بایۆلۆجیەکەش لی بڕوانین پێویستی بە دەردانی هۆرمۆنی سیرۆتۆنینە. ئایا ئەو ڕیڵەی من لە تیکتۆک سەیریەکەم تەماشای دەکەم لە ماوەی 10 سانیا قودرەتی ئەوەی هەیە سیرۆتۆنین لە ناخی منە بوروژێنێ؟ ئایا ئەو بینینەکەمەی لە ڕیڵێکی فەیسبوک ئینستاگرام سەیریەکەم قودرەتی ئەوەی هەیە ئەمڕۆ چونکە هەموو دنیا بووە بەوە ئەمڕۆ، ینی دنیای دیجیتال یەکێک لە خراپەکانی دنیای دیجیتال ئەم کودەتایی چاوە، ئەم کودەتایەکە پێی وایە هەر شتێک نەبینین ناتوانین لەمسی بکەین و ئەو بینینەش بینینێکی کەم و کورتخایەنە. خەتەرێکی تری ئەم کودەتایی کە چاو دەیکا ئەوەیە کە پێی وایە هەموو شتێک کە بیبینێ دەبێ مڵکی ئەم بێ، هەر شتێک کە دەیبینێ دەبێ مڵکی ئەم بێ. بۆ نمونە دەوڵەمەندێک دەبینێ مەڵتی بیلیۆنێرە پرسیار لە خۆی دەکات بۆچی ئەم کەسە من نەبووم، بۆچی من ناتوانم ببم مەڵتی بیلیۆنێر؟ ینی چاوتێبڕینی هەیە لە بری نەزەر و بەسەر، لە بری لێوردبوونەوە، لە بری تەفەکوور، بەڵێ خۆخستنە شوێنی ئەوی دیکەی هەیە. ئەمە یەکێکە لەو کودەتانەی کە لە سەردەمی دیجیتەلایزیشنە چاو دەیکا و ئێمە تێکەڵکردنی هەستەکانیش، ینی لێ کاتە کە تۆ سەیری چەند ڕێڵێکی لە ماوەی ڕەنگە 3 خولەکە تۆ بەر مردن بکەوی، بەر خۆشببختی بکەوی، بەر هاوسەرگیری بکەوی، بەر ڕۆژی لەدایکبوونی هاوڕەکانە بکەوی، یعنی هەستەکانی خۆ دەتوانێت خۆی جیابکاتەوە لە ماوەی 3 خولەکە هەموو ئەم شتانە بینێ؟ بەدڵنیایی نەخێر لەو دنیاەدا کە ئێمە تایە دەژین کە ناومان ناوە عەسری سورعە، سەردەمی خێرایی. بەداخەوە ئەمەی کە جەنابە باسەکرد، من شەوێک دانیشتم بە دیار هەواڵەکانی کاتژمێر 8 کەناڵێک کە خۆیان بە موعتەبەر دەزانن. سەرەتای هەواڵەکان بەوە دەستی پێکرد کە ئەو منداڵی بۆ نمونە لە هەولێر لافاوەکەی ئەو ساڵە بردی بە دەستی باوکیەوە کەوتۆتە خوارەوە و لافاو دەیبا. هەواڵێکی زۆر ناخۆش و تراژیدیایە کاتێک تۆ منداڵەکەت بە دەستی خۆتەوەیە دەکەوێتە ناو ئاوێک و ئاو دەیبا، ناتوانانی پێش بازدەگانی خۆت بگری. نزیک سەعات 9 بووە کۆتایی هەواڵەکان، هەواڵێکی کۆمیدی بوو لەسەر بزن، شاجوانی بزن. کاتێک هەواڵ بێژێک دێت ئەم دوو هەواڵێکی زۆر تراژیدی ناخۆش، منداڵێک بەدەست باوکیەوە دەکەوێتە ناو ئاوێک و ئاو دەیبا بەدەست باوکیەوە دەخنکە و دوای چەندین هەفتە دەدۆزرێتەوە. هەر لەم سێشنی هەواڵەیە شاجوانی بزنەکان و بە پێکەنین و لاقرتیەوە باز دەکا. دقیقم قسەی جەنابتە، ئەم هەواڵبێژە لە قوڵاییدا یاری بە هەستەکانی ئێمە دەکا. ئەم هەواڵبێژە کەوتووەتە ژێر کاریگەری ئەو کودەتایی کە چاو دەیکا، چاوی ئێمە داوای زیاتر دەکا، چاوی ئێمە دەڵێ بەڵێ من پێویستم بەوەیە کە جێگەی هەموو ئەو هەستانە بگرمەوە کە قرارە ئینسان خاوەندارێتیان لێ بکە. سایکۆلۆژیای پشت دروستبوونی سوۆشیال میدیا شەرەمەیە، ئەم کودەتایەیە کە لە سەردەمی دیجیتاڵە چاو دەیکا. ئێمە کەمتر حەز دەکەین ببیستین، کەمتر حەز دەکەین لەمسکەین، کەمتر حەز دەکەین بژین، کەمتر حەز دەکەین بمێنینەوە لە دۆخێکدا. ئەوەی زیاتر حەزمان لێیە ببینین و بینینەکانیش ئەمڕۆ لە بینینی 40 دقەی نەماوە. لەوانەیە ئەم بەرنامەی من و جەنابەت بینەرێکی وای نەبێ، لەبەرەوەی 30 دقە 40 دقەیە ڕیڵێک ملیۆنان بینەری هەبێ. بۆ لەبەرەوەی ئەم کودەتایی کە چاو کردوێتی بەسەر دڵ و عەقڵ و گوێ و هەموو هەستەکانی مرۆڤ، کودەتایەکە سایکۆلۆجیستەکانی پشتدانانی ئەو پلاتفۆرمە میدیایانە بە هەندیان وەرگرتووە و هاتوون نقطەی زۆعفی ئێمەیان لێرەدا گرتووە. ڕیڵ بەرهەمی ئەم کودەتایەیە کە چاو دەیکا و ئێمە پێویستمان پێ. دکتۆر پێت وایە دەستکاری سروشتی ئینسانیان کردووە، سروشتی بیرکردنەوە وەستەکانی ئینسانیان کردووە، ینی بۆ سەردەمێکی ئەمڕۆ ئێمە پێویستمان بە قوڵبوونەوەیە جارێکی تر مرۆڤێک دروست بکەینەوە کە قوڵ بێتەوە، یانەوەی کە ئەگەر وابکە بەجێ ئەمێنێت لە سەردەمەکە. ینی پێت وایە وانتوانیویانە دەستکاری سروشتی ئێمە بکەن یان نا سروشتی ئینسان وەکو خۆیەتی بەڵام لە ڕووکەشدا گۆڕیویانە؟ بە پڕوای منم شەرابە جارێکە نابێتەوە بەترێ. منداڵێک کاتێک فێری خوێندەواریە بێ ئیدی جارێکیکە ناتوانێت خوێندەواری لە بیری خۆی بێتەوە. ئێمە کەوتوینەتە سەردەمێک کە نازانین داهاتوو چۆنە، بۆ یەکەم جارە لە مێژوودا کە مرۆڤ ناتوانێت هیچ پێشبینیەک بۆ داهاتووی خۆی بکە. بە تایبەتی لە دوای دیجیتەلایزیشن و چوونە ناو دنیایەکی ئاڵۆز و جەنجاڵی وەک دنیای ئایەوە، مرۆڤ ناتوانێت هیچ جۆرە پێشبینیەک بۆ داهاتوو بکە. ئەمە قسەی یوڤال نۆ هەراریەکە لە کتێبی هۆمۆ دێوس دەیکا. یەکەم جارە مرۆڤ لە مێژوودا ناتوانێت هیچ پێشبینیەک بۆ داهاتووی خۆی بکە. ئێمە لە دنیایەکین دەشێت ئاستی ئەو ئازارانە
ئاستی ئەو خراپەی کە لە دنیا هەیە کەم بکەینەوە بەڵام ناتوانین ئەو خراپەیە بوەستێنین ئەکری ئێمە ناویبنی خراپە نەبێت جۆرێک لە مرۆڤ دروست بێ جۆرێک لە گۆڕان لە ئێمەدا دروست بێ بتوانێت لەگەڵی هەڵکا ڕیچارد ڕورتی یەکێک لە فەیلسوفە گەورەکانی فەلسەفەی زمان پێی وایە ئەو قاعیدانەی کە لە پێش مۆدرنەتی هەبوون لە مۆدرنەتیە لە دنیای تازەیە دەبن بە ئیستیسنا یعنی خەڵک ئیدی وەریان ناگرێت بۆ نمونە مەسلەی خۆشبەختی لەوانەیە مرۆڤ دی وەکو ڕابردوو ئەوداڵی نەبێت مەسلەی کۆمەڵایەتی وەکو ڕابردوو حسابی بۆ نەکە مەسلەی ئەخلاق ئەمڕۆ دەبینین لە سیاسەتدا چەند پراوێز دەخرێت لە زلهێزترین وڵاتی ئەم دنیاە لە میدیاکانەوە بە ئاشکرا بانگەوازی نەئەخلاقی دەکا بۆ پارە بۆ کۆکردنەوەی سەرمایی زۆر بۆ کەڵەکردنی سەرمایی زۆر وەک ڕابردوو نییە و هەر ڕیچارد ڕورتی دەڵێ دەشێت کۆمەڵێک ئیستیسناءات دروست بن کە لە ڕابردوودا قاعیدە بوون کە لە ڕابردوودا ببن بە قاعیدە کە لە ڕابردووە ئیستیسنا بن یعنی کۆمەڵێک شت بێنە ئاراوە من زۆر متەئەسیرم بەم قسەی ڕیچارد ڕورتی ئێمە لە بەرزەخێکین لە دۆخێکداین کە دۆخی ڕاگوزەری پێ دەڵێن و لە گۆشەیەک قەرارمان گرتووە لە فیزیا پێی دەڵێن گۆشەی مۆلەق نە ئەوەیە بتوانین بگەڕینەوە بۆ ئەو ڕابردووی خۆمان و نە ئەوەیە بشتوانین پێشبینی بۆ ئەو داهاتووە بکەین کە دێت کۆنزەرڤەتیڤەکان بە تایبەتی ئەوانەی کە باوەڕیان بە کۆنزەرڤەتیڤیزم هەیە محافظ کارەکان پیان وایە مرۆڤ دەبێت جارێککە بگەڕێتەوە بۆ ڕابردوو بۆ نمونە پیان وایە دەبێت مرۆڤ جارێکە لە پرسوجۆی خۆشببختی بێ پیان وایە نەخۆشێک دەبێت جارێکی کە ئومێدی هەبێ بەوەی کە چاک بێتەوە پیان وایە چاوەڕوانی مرۆڤ دەبێت چاوەڕوانیەکی بێسنوور بێ پیان وایە دیسانەوە دەبێت خودا و دین و ئەخلاق و بۆ نەکۆمەڵایەتی و ئاینی و سیاسیەکان وەک ڕابردوو بێنینەوە بۆ ناو کۆمەلگا ئەو سادۆخی کۆمەلگا چاک دەبێت نەجیب فازل کسا کورێک شاعیرێکی تورکە هاو زمانی نازم حکمت و یحیا کەمالەکە عەبدوڵڵا گۆرانی خۆمان مامۆستا عەبدوڵڵا گۆران زۆر پیان متەئەسیر بووە و ڕابەرایەتی شعری نوێیان کردووە لە تورکیا شعرێکی زۆر مەشهوری هەیە دەڵێ وەک چاوەڕوانی نەخۆشێک بۆ ڕۆژ نەخۆشێکی سەر تەختی مردن بۆ بەرەبەیان کە ئازار گینگڵی پێدەدا وەک ڕەشمارێک لولی کردووە چاوەڕوانی تۆ دەکەم وەک چاوەڕوانی مردوویەک بۆ ئەوی زوو ئەسپەردەیکەن چاوەڕوانی تۆ دەکەم لە خەمی ئەو خەمەدایە کە لە ڕابردووە هەبووە وەک چاوەڕوانی شەیتان بۆ ئەوەی بەندەیەکی ساڵحی خوا گوناهێک بکە چۆن شەیتان چاوەڕوانی ئەم گوناهەیە لە من چاوەڕوانی تۆ دەکەم بەڵام تۆ هەر نایی لەمە دووە باسی ئەم دۆخە دەکا مەیە تۆم لەو دی و هاتن و نەهاتنەوە بینیوەتەوە بەس سێبەرت بەسەرمەوە بمێنێ ئەوەندە بۆ من بەسمە نەهەستە بێکلەر سەباهı ne taze ölüyü mezar ne de şeytan bir günahı seni beklediğim kadar geçti istemem gelmeni yokluğunda buldum seni bırak vehmimde gölgeni gelme artık neye yarar meye ئیدی پێویستم پێت نییە بەشەریەت لە بەرزەخێکی ئاوایە نازانێ ئایا بگەڕێتەوە بۆ ڤالیو پێودانگەکانی ڕابردووی یا تەماشای نادیارێکی داهاتوو بکە کە نەهاتووە لێرەدا ئێمە دەکرێت لەمسی خۆشببختی بکەین لە ئێستاە چووەچوو خۆ نەهاتوو حاڵە ماڵت بێ مەکە سەرفی ئەم نەقدا لە باسی مستەقبل و مازی مەحوی دەڵێ ئەوەی ڕۆشتووە و ئەوەشی نەهاتووە دیارە نادیارە سۆفیەکان لێرەدا گرێویان بردووەتەوە کە دەڵێن سوفیە ئبن الڤەقت باشەی پسەر عەبدی ئەو دەقەیە بکە تێیا دەژیت لە پاڵنگان لە ئێران لە مەراسمی پیرشالیاردا پیرەمێردێک مقابلە دەکەن چاوپێکەوتن لەگەڵ پیرەمێردێک دەکەن دەڵێن تەمەنت چەنە ئەڵێ هەر ئەمڕۆ ئەو پیرەمێردە بەڕاستی لەو بەیتەی مەحویدا دەژی چووە نەهاتووش بەنسبەت ئەم نادیارە حاڵە ماڵت بێ مەکە ئەم نەقدە سەرفی لە باسی مستەقبل و مازی یعنی ئەم نەقدی تەمەنەی کە لە سەرەتاوە باسمان کرد ئەم پیرەمێردە سەرفی ناکە لەم دوو تایم فرەیمە لەم دوو کاتەکە هیچیان موڵکی ئەمنین دەشێ ئێمە وەک گەنج دەشێ پیرەمێرد ئەمە دو پرسیارمە بۆ پیرەمێردە ڕەنگە ئەمە دەست بدا بەس بۆ مرۆڤێکی سەردەمی ئەوە دەست دەدات دەست لە ڕابردوو بەردا و بیر لە ئایندەش نەکاتەوە لە ئێستایا بژی ئێمە هەموو خەمی مستەقبل ژیانی ئێستەشی بردوین خۆی قسەیەکەیە دەوترێت ئێستا شتێکە زیاترە لە ڕابردوو کەمترە لە داهاتوو ئێمە لە ئێستایەکدا دەژین کە بەدڵنیایی لە ڕابردوومان زیاترە چونکە ئەوەی کە لە داتا و زانیاری دەستمان کەوتووە هەموو ڕابردووە بەڵام کەمترە لەوەی کە دێت مرۆڤ لە نێوان زۆر و کەمێکدا قەراری گرتووە بەردەوام پەشیمانە لەوەی لەو کەمەی کە لە ڕابردووە
دەستی نەکەوتووە و نیگەرانی هەیە بۆ ئەو زۆرەی کە لە داهاتووهەیەتی لە سەرەتای بەرنامەکەەوە باسم کرد ئێمە دەبێت بگەین بەو خەمەی کە تلیچ باسی دەکرد ئەڵتیمێت کۆنسێرن دەبێت چی بێ کاتێک ئێمە دەگەین بە خۆشببختی کە ئەڵتیمێت کۆنسەرنی خۆمان دیاریکەین ئەڵتیمێت کۆنسەرن هەمومان خەممان هەیە بەڵام هەموو خەمێک بەڕاستی ئەڵتیمێت کۆنسەر نییە هەموو خەمێک خەمی ناکۆتان نیە هەموو نیگەرانیەک نیگەرانی ناکۆتانیە کاتێک مرۆڤ ناگا بە نیگەرانی ناکۆتا ممکن نییە بگا بە بەختەوەری ئەو نیگەرانیانەی کە باسمان کرد لە باسی داهاتوو نیگەرانی ناکۆتانین بۆیە ئێمە ناگەێنن بە بەختەوەری لانی کەم ناتوانن وامان لێ بکەن لە ئێستایا بژین لانی کەم وامان لێ بکەن ئێستەمان لە دەست دەرنەچێت چونکە ئەم دوو خەمی ڕابردوو نیگەرانی داهاتوو شتێکە کە ئێستا دەسووتێنێت تۆ ناتوانانی لە ئێستایا پاسیف دەکات بەڵام تلیچ جۆهان تلیچ پێی وایە کە کاتێک ئێمە دەگەینە خەمی ناکۆتا ئەڵتیمێت کۆنسێرن کە بە بڕای ئەو مردنە چێژە مەرگدۆستی ناکە کە ئێمەی پێدەترسێنن و عیزان پێیان وایە ئێمە ماڕ و دوو پشتەمان خوا و عەزابی قەبر و ئەم جۆر ئەمە چێژی مەرگدۆستی پێ دەڵێن مردن خەمی مردن خەمێکە کە ئێمە دەجوڵێنێ خەمی ژیانە بە دڵنیایی ئەو ڕۆمان نووسە ئەمریکیە سیلاح لە ڕەڤەدا ڕۆمانی خواحافیزیکردن لە چەکەکان باس لەوە دەکات ترسان لە مردن درێژکراوەی ترسانە لە ژیان کەسێک لە ژیانەکەیدا نەترسابێ لە مردنەکەشی ناترسێ لەبەرەوەی ئەوێ ئاوێنەی ئێرەیە تلیش پێی وایە ئێمە دەبێت ئەم خەمە بکەین بە خەمی سنتەر کاتێک خەمەکە ئەوەی جەناب باسە کرد ئێمە ناتوانین وەکو پیرەمێردە بین کە لەم ڕۆدا بژین بەڵام دیاریکردنی جۆری خەمەکەمان دیاریکردنی ئەڵتیمێت کۆنسێرنەکەمان دەتوانێت دڵنیایی بدا ئایا ئێمە دەتوانین بەرەو داهاتوو بجوڵین یا خەمێکی ڕەشە لە ئێستایا وامان لێ دەکا پەشیمانی ڕابردوو نیگەرانی داهاتوو ئێستشمان بسووتێنێ دکتۆر حەزمەکە درێژە بە گفتوگەکە بین بەڵام کاتمان تەواو بوو سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت جارێکتر بەخێر بێ بەڕێوەکە زۆر بەخێر خۆشەویستان بە یارمەتیاو کارانم بەرنامەی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان نەگەێنەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ